من نام خديجة خضرة تمن مش نصلد وصالة هلا من عليه خوليا آرزوي رسم هبو بس جيان وباري دارایی مناڵیم ڕێگەی پێ نایام گەنجیم ڕێگەی پێ نایام کە ئەو خواستی کە لە دڵی خۆمایە بەدیبێنم ئێتر لەم تەمەنەما حەزم لێ بوو خواستەکانی گەنجیم ون نەکەم بۆیە حەزم لە کاری دەستی بوو زیاتر کارەکانی من لە سەبەری سنۆبەرە ئەو بەرە سنۆبەری کە وشکە بێت و ئەکرێتە ژێر پێوە من حەزم لێکرد ئیسفادەی لێ وەرگرم هەم بۆ جوانی تابلۆکان هەم بۆ سروشتەکە پاکردنەوەی سروشتەکەش زۆر حەزم لە زیاتر لە ڕەنگا و ڕەنگە ئافرەتێکم حەزم لێیە خۆمە زیاتر بە کاری دەستی و خەریب بکەم وەکو لە هەندێک کاری بڵێن بێ کاڵک بێسوود زیاتر حەزم لە مناڵی هەژارە ئافرەت لە سەربەستێکی لە یاسا دەرنەچوو هەموو سەربەستێک نابوو ئافرەت ئازاد بێ لە ئەوش بواری کە خۆی ئیکا بەس لە ڕێگایەکی جوانەوە بە کارێکی جوان بە کارێکی ڕێک و پێکانە لە سنوور دەرنەچوون ئەمە ئافرەتە توانەکانی لە مۆسیقایە ئەو مناڵەم زۆر پێجوانە لەبەری ئەو مناڵە لە ناو خاشاک و خۆڵە ئەژی ئەو خاشاک و خۆڵەی کە دەوڵەمەندەکان فڕێنە ناوتەنەکەی زڵەوە. بەشی پێشەنگایەکەیگە بێمە سەکارە هونەریەکانی لە ڕاستیدا خەدیجە لە مێژە ئەو خولیا و سەریقەی وێنە چێشانی هەیە تەنانەت لە خۆشنووسیش کەسێکی بەهرەمەندە لە شەعر لە چیرۆک بەڵام بەهۆی دەرفەتی ژیان و ئەوانە نەیتوانیوە بە پێی پێویست کار لەسەر ئەو با بڵێن لە نەهونەریانە بکات بەو دوایە دیار بوو گوتی حەز دەکەم شتێکی ئاوا بکەم زۆر ئێمە بەڕاستی پاڵپشتیمان کرد لە ماڵەوە هەروها من وەکو دەکا برایی مێردەکەی زۆر پاڵپشتیمان کرد بە هەموو لایەکمان توانی ئەو پێشەنگایە بکاتەوە وەکو خۆت ئاماژەت پێکرد کولیای ئەو ئافرەتە من شتێک کە با بڵێن سەرسامم پێی یان مەعجیبم پێی وەکو کەسێکی گەنج خاوەن هێز با بڵێن کە تەمەنی 25 ساڵ بێ ئەوە بە سەدیقەوە ئیش لەسە کارەکانی دەکات ئەوە زۆر جێگەی دڵخۆشیە هیوادارم بتوانێت لە داهاتوودا بەردەوام بێلەوە بە کاری باشتر و جوانتر هەرچەندە کارەکانی ئێوە خۆتان بینیتانە لێرە تاکیدم زۆر ڕێک و جوانە لە تێکەڵکردنی ڕەنگەکان ئەوە لە حەکانێتی با بڵێن تعبیر لە شتی جیا دەکاتن هەریەکە و معنایەکی خۆی هەیە حتمەن